بۆچی پێتان وایە یاخود بۆچی دەبێت هێشتا پارتی زەڕورەتێکی حتمی بێ لە کوردستان و لە ناوچەکە؟ زۆر سپاس بۆ ئێوارەتان باش و منیش لە ڕێگای شاشەی کوردستان 24 پیرۆزبایی لە سەرجەمگەلی کوردستان و بە تایبەتیش لە ئەندامان و هەوادارانی پارتیمان پارتی دیموکراتی کوردستان دەکەم بە بوونەی نزیکەی 80 ساڵ تەمەنی پارتێکی هەڵقوڵاوی ناخی کوردایەتی و نیشتیمان پەروەری و کوردستانی بوون. پارتی هەندێک خەسڵەتی هەن کە وا دەکات پارتی جیا بکاتەوە لە یاخود وەکو تایبەتمەندێتی پارتی بمینن. پارتی کە هاتە کایەوە و دامەزرا لە سەردەستی بارزانی نەمر و تێکوشەرە لە پێشینەکانی گەلی کوردستان وەکو زەڕورەتێک بوو قۆناغێکی پێویست هاتە کایەوە. پارتی ڕەتفعلی حکومڕانیەک نییە، پارتی بوو منافەسەی کەسدانە مەزراوە، پارتی هەڵقوڵاوی بیرێکی پاک و بێگەردە. هەر ئەمە شەوای کردووە کەوا حزبێک نزیکەی سەدەیەک پێشڕەوایەتی خەباتی بزودنەوەی ڕزگاری خوازی ملەتێک بکات، ملەتێکی زیندوو و ملەتێکی مەزلوم لە ناوچەیەکی پڕ دوژمن و پڕ پیلانگێڕی و پڕ هەستیاری وادا کەوا ئەم ئاستەنگ و ئەو بربەستانەی کەوا هاتوونەتە بەردەم بزودنەوەی ڕزگاری خوازی کوردستانی ئەگەر پارتێکی وەکو پارتی دیموکراتی کوردستان و سەرۆکێکی و دامەزرێنەرێکی وەکو بارزانی نەمر نەبووایە ممکن نەدەبوو بەردەوامی لەم هەموو بارودۆخە سەخت و دژوارانەی کەوا پارتی و کوردستانیان پەیدا تێپەڕ بوو نەبوویە. هەڵقوڵانی پارتی لە ناو ناخی ملەتێکەوە و ئیستیقامە و ڕوونی و ڕەوانی ڕێ و ڕێبازەکەی و پەیوەندی بەردەوامی لەگەڵ ملەت هی ئەوە بووە بۆیە ئەمڕۆژ ئەم زەڕورەتە هەر بەردەوامە و هەریش بەردەوام دەبێت. بەڕێز دڵشاد بەر لەوەی بێمە سەر ئەو پرسیارەی کە گرنگی پارتی بۆ ناوچەکە و بۆ هەرێمی کوردستان و عێراق ئەمێ باس لەوە بکەم هەمیشە قسەیەک ئاراستەی پارتی دەکرێت دەوترێ پارتی خۆی کردووە بە خاوەنی پرسەنەتەوەی و نیشتیمانیەکان. ئێوە وەڵامتان چییە؟ بۆچی دەبێت بەس پارتی دیموکراتی کوردستان خاوەنی ئەو پرسانە بێ لە کوردستاندا؟ چونکو پارتی ئەساسەن لە پێنەوەی ئەم پرسانە دەدامەزرەوە. وەکو باسم کرد پارتی ڕەتفعلێک نەبووە، پارتی بۆ هی قۆناغێک نییە، هی زەمانێک نییە، هی کاتێکی دیاریکراو نییە، هی بارودۆخێکی دیاریکراو نییە. ئەو ڕۆژانەی کەوا پارتی دیموکراتی کوردستان تێدا خەباتی لە پێناو ئازادی سەرجەم گەلانی عێراقی دەکرد کە دروشمی دیموکراتیەت ئەسڵا ناونانی پارتی دیموکراتی کوردستان بە ناوی دیموکراتیەت لە نزیکەی 1 سەدە لە پێش ئێستادا لە مانتقەیە کە ئێستاش فەقیرە لە تێگەیشتن لە دیموکراتیەت، ئێستاش گرفتی تێگەیشتنی دیموکراتی هەیە. ئەگەر تێڕوانینێک هەڵواستەیەکی دقت لەسەر بیرکردنەوەی بە چاوی ئەمڕۆە بە چاوی 78 ساڵی پێش ئەمڕۆ کە پارتی پێیوا بووە تەنها ڕێگای ئازادی گەلانی عێراق بە شێوەیەکی گشتی دیموکراتیەتە و گەیشتن ڕێگای گەیشتنی دروستیش بە ئامانجەکانی گەلی کوردستان ڕێگای دیموکراتیەتە و ئەم ڕێگایەش تەبیعی ئاستەنگی زۆری لەبەردەمدا بوونە. ئێمە لە دوو لاوە یاخود لە چەندین لاوە خەباتمان پێویست بووە ڕاگرتنی هاوسەنگی لە نێوان مافەنەتەوەییەکانی گەلی کورد و لە نێوان مافەنیشتیمانیەکانی سەرجەم کوردستانیان و لە کوکردنەوەی سەرجەم ئاین و مەزهەبەکانی کە پێکەوە لە کوردستان دەژیان لە فەراهەمکردنی دەرفەتێکی وا کەوا هەموو تاکێک و هەموو ئاین و ئاینزایەک و سەر بە هەر نەتەوەیەک لە کوردستان و لە عێراق جێگای خۆی لە ناو پارتی دیموکراتی کوردستاندا ببینیتەوە. ئێمە مافی خۆمانەکەوە بڵێن پارتی شانازی دەکات وەکو عریقترین و خاوەن ئەزموونترین حزبی عێراقی کوردستان کە نەک تەنها وەکو حزب و پێشڕەوایەتی کومەڵێک بیر و بووچوون و چوارچێوەیە کە لە چوارچێوەی پرۆگرامی پارتی دیموکراتی کوردستاندا بووە بەڵکو وەکو قوتابخانەیەکیش بوو پێگەیاندنی دەیان شوڕژگێر کە ئەمڕۆ لە ساحەی عێراق کەواتە بەڕێز دڵشاد بامن بپرسم هەموویان لەو مەدرسە گەورەیەوە هەڵ بامن لە بەڕێستان بپرسم پێگەی پارتی لە هەرێمی کوردستان و عێراق ئێستا لە چه ئاستێکدایە؟
دانی وەکو عرضم کردن پێگەی پارتی طبیعی قۆناغ بە قۆناغ لە قۆناغی پارێزگاریکردن لە ناسنامەی نەتەوەیەک و ملەتێک و سەرجەم کوردستانیان بۆ قۆناغی شوڕش و بەرخودان بۆ قۆناغی خەباتکردن بۆ ئازادی و بۆ قۆناغی حکومڕانی طبیعی ئەم بەردەوامی بوونە یعنی ئەگەر دیسۆنیش دەڵێمەوە بەرنامەیەکی گونجاوی هەم خۆ گونجاندن هەم دەرەکردن بە واقعی ئێستا و خوێندنەوەیەکی دروست بوو ئایندە نەبێت بەردەوامیدان لەم هەموو بارودۆخە جیاوازە سەخت و دژوارانەدا زۆر ئەستەم دەبێت پارتی لە ئەگەر بین ئەم قۆناغانەی زۆر جارێک دەگوترێتن ئێوە زۆر تەرکیز لەسەر مێژوو دەگەن ئێمە افتخار بە مێژووی خۆمان دەگەین بەڵام دەستکەوتەکانی ئەم ڕۆمان و حەزوری پارتی لە حکومڕانی کوردستان لە دوای ئازادی هەرێمی کوردستان و لە دوای ڕاپەڕینی نوهاتوویەکەوە پارتی یەکەمین هەنگاو لە سەرزاری جەنابی سەرۆک بارزانی ڕێچکەی حکومڕانی هەرێمی کوردستانی دانا کە بووە پێگەیەک بوو ئازادی عێراق و بوو ئەوەی کەوا لە ئازادی عێراقیشدا چاو لەو بناغەیە بکرێت کەوا جەنابی سەرۆک بارزانی لە هەرێمی کوردستان ئەعلانی کرد بوو یەکەمین جار و ئەو دروشمەی کەوا لە سەردەمی شوڕش و خەباتدا پارتی پێیوا بوو کە دەبێت عێراقێکی دیموکراسی بێت لە یەکەمین دەرفەتی بەشداری پارتی لە حکومڕانی خۆبەخۆییدا لە دوای ڕاپەڕین جەنابی سەرۆک بارزانی ئەعلانی ئەوەی کرد کە دەبێت حکومی کوردستانیان لە دەستی کوردستانیان بێت و دەبێت سندوقەکانی دەنگدان ئەمە یەکلااو بکەنەوە ئەمە طبیعی وەکو دروشمێک وەکو عیبارەتێک بۆ هەڵمەتێکی هەڵبژاردن گوتنێکی ئاسانە بەڵام لە ڕۆژانی کەوا هێشتا ینی ئومێدی سەرکەوتنی ڕاپەڕینیش وازح نەبوو ئومێد وازح نەبوو کەەوە ئێمە حکومڕانی ئەم هەرێمە بەرەو کوێ دەڕوات ئەم هەموو ئاستانگانەی کەەوە لە بەردەمدا بوون ئەو کات پارتی بە هەموو بڕواایەکەوە لەسەر پێشنیاری جەنابی سەرۆک بارزانی ئەو بناغایدانا دیموکراسیەت و بڕوابوون بە ئازادیەکان و بڕوابوون بە پێکەوە ژیان و بەشداریکردن لە ئاواکردنی عێراقی تازە و ئەو هاوسەنگیەکەوە پارتی لە ڕێگای حکومڕانی و لە ڕێگای دامەزراوەکانی خۆی لە حکومڕانیدا لە سەرۆکایەتی هەرێم لە حکوومەتی هەرێمی کوردستان لە سەروی هەمویانەوە ئەو تێڕوانین و هاوسەنگیەکەوە لە بیر و کردەوەی جەنابی سەرۆک بارزانی لە بەڕێوەبردننی حکمی عێراق و لە هاوسەنگی پەیوەندیەکان لەگەڵ دراوسەیەکانی ئێمە لە هاوکێشە ئەقلیمیەکان لە ساحە نێودەوڵەتیەکان ئەمانە ئەو زەڕورەتانن بەوەی کەوا زۆر جاران جاریوە بووە ئاستەنگی وە هاتوونەتە بەردەمی پارتی تەنانەت لە قۆناغەکانی ڕابردووشدا لەم نزیکانەشدا خەڵکانێک پێیوە بووە کە ئیتر پارتی حضوری هەبێت و حضوری نەبێت زۆر ئەوە نەبێت بەڵام خەڵکی تر بەڵێ ببوورە بە کورتی وەڵامم بەرەوە سوپاس دەکەم پەیوەندیتان لەگەڵ هێز و لایەنەکانی دیکە چۆنە چونکە باسیەوەت کرد پارتی دەست پێشخەرە پارتی باوەڕی بە دیموکراسی هەیە کۆمەڵێک پێوەری باشت باس کرد بەڵام ئەی پەیوەندیتان لەگەڵ هێز و لایەنە سیاسیەکان چێت چونکە و ڕەخنێتان ئاراسە دەکرێت کە دەڵێن پارتی مرونەت نانوێنێ بۆ ئەوەی کە یەک ڕێزی و یەکتەبایی دروست بێ لە هەرێمی کوردستان خۆی حونەر لەوەدایە کەوا حەزبێک لە پێگەیەکی هێزەوە مرۆنات بنوێنێت لە هەڵبژاردننی ساڵی 1992 کە یەکەمین تەجروبەی هەڵبژاردن بووە پارتی لەو ڕۆژیوە گەورەترین مرۆنەتی نۆند کەوەوەکو یەکەمین هێزبراوی هەڵبژاردنەکان بوو لە هەموو هەڵبژاردنەکانی ڕابردوودا پارتی دیموکراتی کوردستان ئەو پەڕی مرۆنەت و دەستی هاوکاری و تەبایی بوو هەموو لایەنێک درێژ کردووە تەنانەت جاریوە هەبووە پارتی توانیویەتی حکومڕانیش بەڕێوە ببات بەڵام لەبەر پەروشی بوو حەوازعی کوردستان و لەبەر بڕوابوونی بەوەی کە ئێمە هێشتا و ئێستاشی لەگەڵدابی لە قۆناغێکی هەستیاری وەدا تێپەر دەبین پێویستیمان بە حەزوڕێکی جەماعی هەیە یە هەموو دەنگ و ڕەنگەکان هەیە بوو ئەوەی پێگەی هەرێمی کوردستان لە هاوکێشە نێودەوڵەتیەکان و هاوکێشە ناوخۆیەکانی عێراق و هەرێمەتیەکاندا پارێزراو بێت پارتی بە باڵگەوە ئەمەی سەلماندووە و من بڕۆنۆکەم هەم کاتێکی ئەوەندە دوور و درێژی بەسەر وەچوو بێت و هەمیش خەڵکی ئێمە ئەو ڕۆژانەی لەبیر نەبوو بن کە هەمیشە پارتی دەست پێشخەر بووە لە سەردان لەکردنەوەی دەرگای گفتوگو لە پێکهێنانی حکوومەتی بنکە فراوان یەکەمین تەجروبەی کەوا پارتی حکوومەتی هاوبەشی پێکهینا
کابینەیەکی 40 وەزارەتی تەشکیل کرد بۆ ئەوەی تەنها غایەت لێ ئەوە بوو کە هەموو لایەنەکان هەموو دەنگ و ڕەنگە جیاوازەکان و هەموو پێکهاتەکانی کوردستان خۆیان لە حکومڕانی کوردستاندا ببینەوە تەنانەت نەک پارتی ئەوەی نەکردووە کەوا دەرگای نەکردبێتەوە بە پێچەوانەوە زۆر جۆر دەستیشی لە ماف و لە ئەستحقاقی ئینتخابی خۆی هەم لەسەر ئاستی عێراق و هەم لەسەر ئاستی ناوخۆی هەرێمی کوردستان بە ئێستۆشەوە کە تێیداین ئێستۆش بە هەر پێوەرێکی کەوا حساب بکەی ئەستحقاقی پارتی لە حکومڕانی عێراق و لەی هەرێم لەو پۆستانە زیاترە بەڵام پارتی قەت پۆستی پێ پێوەر نەبووە ئەوەندەی کەوا یەکڕێزی و تەبایی و بە یەکەوەبوونی بەلاوە گرنگ بووە. دوای این پرسیار بووە بەڕێستان پرسی هەڵبژاردنە دەوترێ کاردانەوەی پارتی لە بەرامبەر کەرکووک و نینەوە ئەوەیە کە بە شێوەیەک لە شێوەکان کێشە بۆ پرسی هەڵبژاردن دروست بکواتە هەڵبژاردن ئەنجام نەدرێ بەڕێستان ئەندامی کۆمیتەی ناوەندی پارتی دیموکراتی کوردستانن هەڵبژاردن ئەنجام ئەدرێ و پارتیش بەشداری دەکا یا خودنا بە دڵنیاییەوە هەڵبژاردنێکی سەرکەوتووانە لە هەرێمی کوردستان بەڕێوە دەچێت بە پارتیش ئامادەیە بەو پەڕی هێز و توانە و بە بڕوابوونێکی پتە و بە قاعدە و بە جەماوەری خۆی و بەشداری هەڵبژاردن دەکەوە پارتی هیچ کاتێک بوو یەک لە حەزەش دوو دڵی نەبووە دووپاتی دەکەمەوە پارتی لەسەر زاری جەنابی سەرۆک بارزانی خۆی خاوەنی دروشمی ناوی دیموکراسیەت دروشمی دیموکراسیەت پیادەکردنی دیموکراسیەت و ڕێگا خۆشکردن بوو بۆ ئەنجامدانی پرۆسەی هەڵبژاردن هەمیشە ئەرکی یەکەم و دەستپێشخەری یەکەمی پارتی دیموکراتی کوردستان بۆ مەشانازی بە و تاریخە و بە ئێستاش و بە ئایندەشمانەوە دەکەین. بەڕێز دڵشاد شەهاب ئەندامی کۆمیتەی ناوەندی پارتی دیموکراتی کوردستان سپاس بۆ بەشداریکردنت. سپاس بۆ ئێوە.